لە دوای ساڵی 2003 لە هەرێمی کوردستان نەخۆشخانە تایبەتەکان ڕوویان لە زیادبوون کردووە و لەگەڵ ئەوەشدا نرخی بینینی نەخۆش بە شێوەیەکی بەرچاو لە نۆرینگە تایبەتەکان بەرز بۆتەوە. بەپێی پۆلێنکردنی لە نەپەیوەندیدارەکان، کۆمەڵگەی پزیشکی و نۆرینگەی تایبەت و پزیشکی پسپۆڕ بەپێی ئەزموون نرخەکانیان جیاوازە. وتەبێژی ڕقی هەولێری سەندیکای پزیشکانیش باز لەوە دەکات پزیشکێکی شارەزای گشتی لە 5 ساڵی سەرەتا نرخی بینینی نەخۆش لە 5,000ەوە دەست پێ دەکات. دوای ئەزموونی 5 ساڵ نرخەکەی دەبێت بە 10,000 دینار. پزیشکێکیش ئەگەر دکتۆرای هەبێت نرخی بینینی نەخۆش لە 20,000ەوە بۆ 25,000 دینار دەبێت بەپێی ئەزموون. لە ئەگەری هەبوونی سەرپێتیش ئەوە دەبێت سکاڵیان پێ بگات دژی سەرپێتی کار تاکو و ڕێکاری پێویستی لە بەرامبەردا بگیرێتە بەر. یادە نۆرینگەکان لەسەر ئەساسی دوو بابەت ئەویش لەسەر ئەساس دوو بابەت بابرێن نرخەکان دانرایە. یەکەمیان لە شارەزای پسپۆرەتیە، دووەمیان لە ساڵەکانی کارکردنە. بابرێن بۆ من ئەگە دەست بکەین لە پزیشکی بابرێن شارەزات. پزیشک شارەزای گشتیمان هەیە، ئەمە پزیشک شارەزای بەشمان هەیە واتە مەمارەس فەرع و هەمانە پسپۆڕی لە پسپۆڕەکان دەست پێ دەکات لە دوبلۆمی باڵا و هەروەها بابرێن دکتۆرا و هەروەها تا دەگاتە ئیستشاری ئەو شێوازانە. نرخەکە دانرا لە نێوان 5,000 هەتا دەکاتە 25,000. وەگە بابرێن باس بکەین پزیشکی شارەزا گشتی بۆ مای 5 ساڵی یەکەم مافی تەنها 5,000 دینار وەرگرتن. لە دوای 5 ساڵ دەبتە 10,000 لەو نرخە زیاتر نابێتن. هەر کەسێک ئەگە زیاتری وەرگرت ئەوە یعنی خۆی لە خۆیدا ینی مخالفە یاسایەکە کردێ، بەڵام ئەگەر کەمتری وەرگرت هیچ کێشەی نییە. لای خۆشیەوە پزیشکێکی پسپۆڕ کە بۆ بینینی هەر نەخۆشێک بڕی 50,000 دینار وەردەگرێت دەڵێت لە بەرامبەر ئەو بڕە پارەیەی وەری دەگرێت بۆ بینینی نەخۆش قسەی نەشاوی پێدەگوترێت. ئەو پێی وایە بە 55 ساڵ خزمەتی پزیشکیەوە ئەو بڕە پارەیەی وەری دەگرێت لە بەرامبەر بینینی نەخۆشدا هێشتا دڵخوازی ئەو نییە و دەڵێت حەقی من دەبوایە زیاتر بواە. لە ڕۆژانە لە پێجی ئێستاش لەگەر بێرا جورم پێ دەدرێ ئەنواعی جورم پێ دەدرێت کە عاتیە 50,000 وەردەگری و 25 وەردەگری لە سۆنەرێ و بابە حەقی من 50 نییە، حەقی من دەبی 3 وەرقم بدەنێ هەتا ڕەئیە بدەم، چونکە من کە تەشخیص دەکەم تەواو تەشخیصەکەم پێیان دەرم ئەوایە و ئەوایەت و بابە تۆ مەیەوە جارەچی منداڵت نابێ هەموو شتەکەم لۆ کردی پارەی سرف مەکە. باشە ئەتو یعنی چی تڕمبیل دەفرۆشی زێڕێ دەفرۆشی قڕبە سەر مێردت قەرزار دەکەی وەڵاوەرە لۆت دانێمەوە کوڕیان کە هەموو درۆیە لەو وڵاتەیمە بە تایبەتی لە کوردستان درۆیە. 3 جاریان لۆ کردی IVF یعنی کۆرپەدانانەوە. سەرباری بەردەوامی قەیرانی دارایی و خراپی دۆخی دارایی هاوڵاتیان نرخی بینینی نەخۆش لە نۆرینگە تایبەتەکان کەم نەکراوەتەوە. هاوکات لە بەشێکی زۆری نۆرینگە و نەخۆشخانە تایبەتەکان نرخەکان بەرز بۆتەوە. لە هەرێمی کوردستان ژمارەی ئەو نەخۆشخانە تایبەتانەی نرخەکانیان نزمن و خزمەتگوزاریەکانیان بەرز و پێشکەوتون لە ژمارەی پەنجەکانی دەست تێپەڕ ناکات. نرخی بینینی نەخۆش لەلایەن پزیشکانەوە لە هەرێمی کوردستان جیاوازە. بە هۆکاری نەبوونی چاودێرێکی پێویست لە سەرسێکتەری تەندروستی ئەوە سات بە سات باری سەرشانی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت قورستر دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.